دەزانن ئەوی لە میدیا دەیڵێن جیاوازێکی زۆری ئەوی لە کۆبوونەوەکان دەڵێن. کابرایەکی چاپ مەکتەبی سیاسی یەکێتی دەڵێتە من ئەوەندە مار وەرگرتووە، ئێکاکە ئەمە بریکارە. یخۆ وەزیرەکە سمێنی پێی دەڵێت تۆ بۆ بەناوی وەزارەتی دارایی عێراق دەڵێیت ئەوەندە پارەمان ناردووە. کشانەوە لە بەغدا ئاسان نابی، یعنی وا باگرەوەی ئاسان نییە تۆ بڵێ یەکسەر من دەکشێمەوە قۆناغا. چونکە کشانەوەی حکوومەت فەرقی لە کشانەوەی پارتی. ئەگە پارتی بکشێتەوە ئەدی لایەنەکانی تر سێ فراکسیۆن نیان بەشدار بن. یعنی تۆ لە میدیا قسەیەک دەکەی ڕۆژانە هاوار دەکەی لەسەر حکوومەتیارێم وایە حکوومەتیارێم وایە، باشە بۆ بەشداری کۆبوونەوە ناکەیت. سەرۆک وەزیران و هەموو تیمەکان بەیەکەوە کۆبوون لەسەر پرسی موچە ژیانی خەڵکە ژیانی خەڵک. کاکە وەرە قسەی پێ بڵێ، وەرە ناو کۆبوونەوە سزای بدا، وەرە ناو کۆبوونەوە هاوار بکە، وەرە بیکە. تەنها و تەنها داوای ئەوە بکەم مافی خەڵک لەکوێیە. بەڵام تۆ یەکسەر بیت دەکشێمەوە دەزانن ئەوی لە میدیا دەیڵێن جیاوازێکی زۆری ئەوی لە کۆبوونەوەکان دەڵێن. یعنی ئەمە دوێنێ جەنابی بریکاری وەزارەتی دارایی عێراق کاک ڕێباز زۆر جوانی ڕوون کردەوە، دەڵێ کاکە ئەوەندە پارەمان ناردی بۆ کوردستان. پەرلەمانتارێکی کوردستانی چی دەڵێن نەخێر ئەوەندە هاتووە. کابرایەکی چاپ مەکتەبی سیاسی یەکێتی دەڵێتە من ئەوەندە مار وەرگرتووە، ئێکاکە ئەمە بریکارە. یخۆ وەزیرەکە سمێنی پێی دەڵێت تۆ بۆ بەناوی وەزارەتی دارایی عێراق دەڵێیت ئەوەندە پارەمان ناردووە.